کام زەفەرم سەردێڕتان پێشکەش دەکەم کەیسێکی نوێ ژەرخواردکردن ناوماڵ یەکێتی دەهەژێنێت. دەزەکارکێشانەوەی عومەری سەید عەلی داواکار یەکەمە بۆ شکستەکەی گۆڕان و مستەفای سەید قادری ڕەتی دەکاتەوە ڕێگر بێ لە کشانەوەی گۆڕان لە حکوومەت. یەکێتی لە ماوەی هەفتەیەک بۆ دەڕۆژی داهاتوودا گۆڕانکاری گەورە لە پۆستە حکومی و حیزبەکانی دادەکات. ئەنجامی هەڵبژاردنەکان پارتی شۆ کردو و زیاتر لە 300,000 دان کەمی کردووە. سەردێر با سپۆنسەری کۆمپانیای ڕۆژی نوێ. کەیسێکی نوێ ژەرخواردکردن ناوماڵ یەکێتی دەهەژێنێت. کەیسێکی نوێ ژەرخواردکردن سەرکردایەتی یەکێتی دەهەژێنێت و قوربانیەکەش ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی و بەرپرسێکی باڵای ئەمنی پێشووی سلێمانیە. بەپێی زانیاریەکانی دیپلۆماتیک مەگەزین لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا بەرپرسێکی باڵای ئەمنی پێشووی سلێمانی بەهۆی ئەگەری ژەرخواردکردنیەوە بە فڕۆکەی تایبەت نێردراوەتە دەرەوەی کوردستان. سەرچاوێکی نزیک بە دیپلۆماتیکی ود لە ئێستادا و بەرپرسە یەکێتی لە ئەڵمانیایە و لەلایەن نەخۆشخانەکانی ئەو وڵاتەشەوە ژەرخواردکردنەکەی پشتڕاست کراوەتەوە و لە ئێستادا لەژێر چاودێری چڕی پزیشکیدایە. بەپێی زانیاریەکانی دیپلۆماتیک ئەو بەرپرسە یەکێتی ماوەیەک لەمەوە بەرژەرخوارد کراوە و لەسەر ئەو دۆسیەش کەسێک دەستگیر کراوە. بەرپرسان یەکێتی گومانیان هەیە ژەرخواردکردنی و سەرکردەی یەکێتی پەیوەندی هەبێت بە حاڵەتەکانی هاوشەوەی تر لە ناو یەکێتیدا. بەپێی زانیاریەکانی دیپلۆماتیک چەند سەرکردەیەکی دیاری یەکێتی لە ئێستادا و لە ماوەی ڕابردوودا لە دەرەوەی وڵات لەژێر چاودێری پزیشکیدا بوون و گومانیان هەبووە لە ژەرخواردکردنیان. دەستەکارکێشانەوەی عومەر سەید عەلی داواکاری یەکەمە بۆ شکستەکەی گۆڕان و مستەفای سەید قادری ڕەتی دەکاتەوە ڕێگر بێ لە کشانەوەی گۆڕان لە حکوومەت. دوای شکستە گەورەی لە هەڵبژاردنی پەرلەمانی عێراقدا ڕوبەڕووی گۆڕان بوویەوە. ئەندامێکی خانەی ڕاپەڕاندنی گۆڕان وتی لە چلوەش کاتژمێردا بڕیاری قورس دەدەن. ئەگەرچی دوای شکستەکەی گۆڕان هەموو فشارەکان لەسەر ڕێخەری گشتی گۆڕان بوون بۆ ئەوەی دەست لە کار بکێشێتەوە، بەڵام دەنگۆیەکی شەیە کە عومەر سەید عەلی ئامادە نەبێت دەست لە کار بکێشێتەوە. وتویەتی ئێمە واز بهێنین کێ شوێنمان بگرێتەوە. هەر لەو چوارچێوەیەدا داوای ئاشکردنەوەی گێڕانەوەی یوسف محەممەد و عەلی حەمەساڵح کراوە، بەڵام ئەوان چوار مەرجیان هەیە. ئەویش دەستەکارکێشانەوەی ڕێخەر و ئەنجامانی خانەی ڕاپەڕاندن، کشانەوەی گۆڕان لە حکوومەتی هەرێم و حکوومەت خۆجێیەکان، تاپۆکردنی گردەکەی گۆڕان لەسەر زانکۆی سلێمانی و دروستکردنی سەرکردایەتێکی کاتی بۆ گۆڕان. ئەمڕۆ جوواتی نیشتیمانی و گشتی گۆڕان کۆبوونەوە جگە لە دەست لە کارکێشانەوەکان باز لە کشانەوەی گۆڕان لە حکوومەتی هەرێم و حکوومەتە خۆجێیەکان کراوە. هەر لەو چوارچێوەیەشدا دەنگۆی ئەوە بڵاو بوویەوە کە مستەفای سەید قادر ڕێگرە لەوەی گۆڕان لە حکوومەت بێتە دەرەوە. لە بەرامبەردا مستەفا سەید قادر لە لێدوانێکدا دەڵێت ئەوە ڕاست نییە و بڕیاری گۆڕان هەرچی بێت ئەوە دەکەن و ئەگەر بڕیار بێت لە حکوومەت بکشێنەوە ئەو یەکەم کەس دەبێت کە واز دەهێنێت. یەکێتی لە ماوەی هەفتەیەک بۆ دەڕۆژی داهاتوودا گۆڕانکاری گەورە لە پۆستە حکومی و حیزبەکانی دادەکات. ئەنجامێکی مەکتەبی سیاسی یەکێتی بە دیپلۆماتیکی وت ئەمڕۆ کۆبوونەتەوە بڕیاریان داوە لە ماوەی هەفتەیەک بۆ دەڕۆژدا گۆڕانکاری گەورە دەکەن و ئەو کەسانەی کەم تەرخەم بوون سزا دەدرێن و دوور دەخرێنەوە و ئەوانەش بۆ یەکێتی باشبوون پاداش دەکرێن و بە پرسیارەتی زیاتریان پێدەدرێت. ئەو ئەنجامەی مەکتەبی سیاسی یەکێتی وتیشی هەر لەو ماوەیەدا لەسەر کێشە ناوخۆیەکانی یەکێتی و نێوانی هەردوو هاوسەرۆک بڕیاری پێویست دەدرێت. دیپلۆماتیک زانیوێتی جگە لە گۆڕانکاریەکان لە ناوخۆی حیزبەکەدا یەکێتی ژمارەیەک لە بەرپرسەکانی لە حکوومەت و ئیداری پارێزگای سلێمانی دەگۆڕێت. ئەنجامی هەڵبژاردنەکان پارتی شۆ کردو و زیاتر لە 300,000 دەنگ کەمی کردووە. ئەگەرچی بە ژمارەی کورسی پارتی زیادی کردووە، بەڵام دەنگەکانی پارتی لە 140 کەمی کردووە بەراورد بە هەڵبژاردنی ڕابردوو کە 720,000 دەنگی هەبووە، دەنگەکانی بۆ 420,000 دەنگ کەمی کردووە. ئەگەرچی وا دەردەکەوێت بەرپرسانی پارتی زۆر دڵخۆشن بە ئەنجامەکانی هەڵبژاردن، بەڵام ئەوە بۆ خەڵکە و لە پشتەوە ئەوەی کە دەگوزارێت پارتی نیگەرانە لەوەی کە دەنگی کەمی کردووە. هەر بۆ ئەم مەبەستەش لیژنەیەکی پێکهێناوە بۆ بەدواداچوون بۆ کەم و کوڕیەکان، بە تایبەتی کە لە هەولێر و دهۆ کە بەناوچەی نفوسی خۆی دەزانێت دەنگەکانی زۆر کەمی کردووە لەم هەڵبژاردنەدا. پارتی ژماری کورسەکانی بۆ 32 کورسی زیادی کردووە، بەڵام ژمارەی دەنگەکانی 300,000 دەنگ کەمی کردووە. سەردێڕم پێشکەشکردن خواتان دەکەم.